شفاعة ئەینان شەفاعەت ئەینان من جمکانەی بەفرم و ناچێمەوە کوڕی زەردەپەڕم و ئاوا نابم لەم کەلاوەی ئیرەمستانە دێوەری سەفەرم و پێیەکانم بەسەر یەکدا هەڵدەوەرێن دەبمە ئەفسانەی وڵاتان شار بە شار ماڵ بە ماڵ کۆ بە کۆ ڕێوبانەکان ژەهراوی دەبن بە منی مرۆڤ بە منی خەڵتان بە خەون و بیرەوەری ڕەشەبا بێهودانە سرم شانە دەکاو باران نەغمەی سرت و سڕی لەسەر پەنجەکانم دەخێنێ ئەگەر کانیەکان بەرەو بەرزایی شەڵزنێن لەو بەردانە هەڵ ناگەڕێم کە لە دڵیم بەوەکان نەرمترن کە بە کۆڵێک سوڵەتەوە بە بێدەنگی بەنام دەدەن و بەرسیلەی وەنەوزێکی سۆفیزمانە بە گەڕووی وچانمدا دەگوشن دەپێناسەیەکی برسێتی بکەن با ئیتر نان کەڕوو نەگرێ با ئیتر لە فەرهەنگی لاسفیگاسی ئەم سەردەما لە ساڵنامە هەڵات توتکاوە نەبینە زێرابی هەناسە و خاشاکی خەونی گەنی و با ئیتر تا منکری ناومێدی پەراوێز نەخرێ ئەینان لە سەدەی جەنگڵی مۆڵ و کافتریادا هەر پێم دەکرێ گۆزە ڕشکاوەکانی هەستم لە سەرەڕەی کانی لە کێربووەکانەوە ئەینان لە سەردەمی جەنگڵی مۆڵ و کافتریادا هەر پێم دەکرێ گۆزە ڕشکاوەکانی هەستم لە سەرەڕەی کانی لە کێربووەکانەوە لەم خنکانەوە بەرەو خنکانێکی تر بگوازمەوە لە تاسەی شکستەکانمەوە بەرەو ژیان هەر مردنیەک بە مردنیەکی تر بشارمەوە بازوەکانم ڕچیوی بیساڵی وەژانن و گوریس و کۆڵەبار پێشی ژیانیان کردو وەریانە بەدەمی ئەو سی قورانەوە دەکەم کە تووڕەن و وەڵامیان بۆ ناکەمەوە ئەینە نەداری تەنگم پێ هەڵدەستنێ و خەونەکانم ڕەشەبای نەهامەتی بە ئەتاوانی بردووە برسێتی بە پاساوی ئاگرینەوە دەفی مەرگم بۆ دەژەنێ شەفاعەت ئەینان مۆتەکەی ژان چی نەماوە ڕۆحم بەبارم تە بەبارد و دڵنیا بە هەردەم کوژێ تاپۆکان کەم ئەندام و حەرامەکان بیرکۆڵ کاروانی بنکێشی سەفەرمان بەربەستە و نەڕێوبانەکان کۆتاییان دێ و نە پەناگەیەک بۆ سەبووری دەبینەوە ئەینان کە دەکوژرین ئەینان کە دەکوژرین تابوتەکانمان بەردە زلیکەی خوشکان پڕ دەبن لە لورەی مرگ لە قیڕەی ئەو بۆقانەی وەرزی عشق بە ناکامی هەڵی تۆقان ئەوەی لێمان دەمێنێتەوە ورشەی گەڵاوەریوەکانن نزای مانگەشەوە لە پەرزگای هەوردا بێسەر و شوێنبوونی ئەستێرەیە لەناو بەفری سەرکەلدا هەڵکڕۆشتی ساتەکانی سەبووریە لە چاوەڕوانی نامەیەکدا لە ئەلفەوە تا بێی بە گومان خەسێنراوە ئەینان بەردەوام بن ئەینان کە خۆت بەدەم نەزاکەتی گوڵەگەنمەوە با ئەدەی ئیتر سوورەتەکانی ژیان بێنمەک دەبن و بە کرچ و کاڵی نەبێت
کەچی تۆ هەڵم دەدیتە ڕۆژگارە غەمزەزەکانی متربە بە غوربەت بۆیە دیرەشترین قەبر بۆیە دیرەشترین قەبر سەری منە بەسەر سنگی برینداری نیشتیمانەوە بۆیە دیرەشترین قەبر سەفەری منە بەسەر سنگی برینداری نیشتیمانەوە سەفەری منە بەم هەموو کۆڵوبارەوە بەم تاسەکڵپەداری لە هەناوم بێزراوە تارولەی تفەنگێک چرۆ لەسەر سنگم دەکاتەوە تارولەی تفەنگێک چرۆ لەسەر سنگم دەکاتەوە ئیتر ناسنامەم لە هەناسەی دایکمان جێدەمێنێ ئەینان لە هەوێنی ئەم بوونە ترشاوەدا لە ڕۆحی تێکشکاوم بگە مێشک وەحشەتی ڕێوبانەکان ئەینان لە هەوێنی ئەم بوونە ترشاوەدا لە ڕۆحی تێکشکاوم بگە منێک وەحشەتی ڕێوبان دەمکوژێ و پێویستی خۆم لە مرۆڤبوون هەڵگەڕاوم قوربانیم و لە کاروانی مێژوو بەجێماوم هەتا خەونی ژیان پەڵپم لێ دەگرێ و هەتا خەونی ژیان پەڵپم لێ بگرێ و مۆتەکەی مەرگ ڕاوم بنێ هەر دەڵێم شەفاعەت ئەینان Thank you.